ئەوان بە مەبەستی ئیدانەکردنی لە سێدارەدانی سێ چالاکوانی کورد و موشەکبارانکردنی بارەگەی دوو حزبی ئۆپۆزیسیۆن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لێرەدا کۆبوونەتەوە. چەند ڕۆژێک لەمەو پێشوو لە بەرواری 8 ئەیلولی 2018 کۆماری ئیسلامی ئێران هەستا بە لە سێدارەدانی هەر سێ چالاکوانی کورد ڕامین پەناهی، زانیار مورادی و لوقمان مورادی. لە هەمان ڕۆژدا هەستا بە موشەکبارانکردنی بارەگەی سەرەکی هەردوو حزبی ئۆپۆزیسیۆن، حزبی دیموکراتی کوردستانی ئێران و حزبی دیموکراتی کوردستان لە شاری کۆیە. لە ئەنجامدا ژمارەیە قوربانی لێکەوتەوە کە هەندێکیان پلەی باڵای حزبیان هەبوو. تا ئەو جێگەی کە بە ئێمە هەڵدەگەڕێتەوە، ئێمە هەردوو حرەکەتی دوێنێمان یەکسەر محکوم کرد و وتمان کە کۆماری ئیسلامی خەریکە یەکێک لە کارتەکانی مانەوەی خۆی کە دەستبردن بۆ ترۆر و کوشت و بڕە بە تایبەت لە کوردستان تاقیەکاتەوە. لەو ڕۆژەدا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا ئیدانەی بۆمبارانەکەی کرد و ئاماژەشی بەوەدا کە ناڕازین لەوەی خاکی هەرێمی کوردستان بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکاربهێنرێت. لە بەرامبەردا بەیاننامەکە لەلایەن کۆمەڵێک لە چین و توێژەکان بووەتە جێی نیگەرانی. بەداخەوە لە ئاستی ئەم هێرشانە بە تەئکید حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی زۆر لاوازە و هەڵوێستێکی زۆر شەرمنانەی هەیە و پێم وایە ئەو هێرشانە ئەگەر لەسەر ئاستی ئێران یاخود دەوڵەتی تورکیا تەقینەوەیەک لە هەرێکە لە وڵاتانە بکرایە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی تونتر و کاریگەرتری ئەبوو. ئێمە چوو ئاوەڕوانیمان ئەکرد کە شەفافتر، ڕۆشنتر، بێ ئەملاو ئەولاتر ئەوان هەڵوێستی خۆیان دەرببرن لەبەر خاتر ئەوە کە کۆیە لە قوڵایی خاکی هەرێمی کوردستانە. خۆ کۆماری ئیسلامی لە هەڵبورد و قەندیل لە حیزبی دموکراتی نەداوە، لە پەنا شارێکی مەدەنی وەکو کۆیە لێداوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کوردانی ئێرانیش دڵگرانن بە لە سێدارەدانی هەر سێ چالاکوانی کورد و موشەکبارانکردنەکەی شاری کۆیە. بەداخەوە بۆ حزبەکانی ئەرەکی ئەو چتەکریا ناوە ئەوان ڕێیان بداوە بەو شتە بەتانە ئەم خاکە و کارە بەرابەر بۆم لە تکریا بۆم مردمە کریاوە. ئەوە هادایسەوە 16 کەس کوشتە هەیە شەهید کریاون، 52 کەس بریندارن کە لە مەسڵەن خەستەخانەکانن. لەم دواییانەدا حزبە کوردی ئۆپۆزیسیۆنەکانی کۆماری ئیسلامی ئێران جم و جوڵە سەربازیەکانیان زیاد کردبوو، کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوانی بە هەڕەشە بۆ سەرخۆی لە قەڵەم ئەدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.